سلااوتان لێ بێدەم کاتتان باش بینێرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئێوارە لە پرۆگرامێکی نوێ بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵتان دەبم. هیوادارم کە ئەمڕۆ دەستپێکی هەفتەیەکی باش بێ بۆ گشت لە یەکتان و هەروە هەمووتان تەندروستێکی باشتان نەبێت. عزیزانی ئێمە میوانی ئێمەوارەیەم خاتوونێکی زۆر بەتوانایە کە هەمووکو هوەری شێوەکاری سەرقاڵی هوەرێ و هەروە لە هەمان کاتە شاریش ئەنووسێت. هەموو ئەو کارانەی کە لە ستۆدیۆ پیشاندراوە و دانراوە هەموو کارەکانی ئەو خاتوونن کە بە دەست و پەنجەی خۆی کێشاوێتی کە ئەمڕۆ میوانداریمان کردووە بە خۆشحاڵیەوە بۆی گفتوگۆکی باش بکەین دەربارەی کارەکانی و هەروە چەند شارێکی جوانیشمان پێشکەش بکات. ئەو خاتوونەش خات و چاو بەرزنجیە. خات و چاویگیان بەخێر بێ. خۆشحاڵم کامیوارە لەگەڵمانەوەی. زۆر سپاس، سپاسی بەرنامە جوانەکەتانەکەم بۆم پانی گەشتە جوان. خۆشحاڵ بین، سپاس دەکەم. چاوەگیان هەموو ئەم کارانە کە بینین هەمووی کاری تۆی کە بە دەست و پەنجەی تۆ کێشراوە. وای پێم خۆشە ئەو پرسیارەکەم کە تۆ ڕاستە بە شێوەیەکی ئەکادمی نەتخوێندووە بەڵام وەکو حەز و خولیاکی خۆ دەستە کردووە بە هوەری شێوەکاری. ماوەی چەند ساڵە دەستە کردووە بە هوەرە؟ خۆم هەر لە مناڵەوە حەزم لە وێنە کێشانە و لە ئەوەی کە بە جددی دەستم پێ کردووە لە 2007 دەستم پێ کردووە، ینی بە جددی دەستم کردووە بە زەیتی و بابەتانم کێشەوە. بەس پێشتر هەر پۆرترێت مکێشە، ینی هەر بە ڕەش و سپی ڕاستمە کێشە. زۆر باشە. قورس نەبوو بۆ تۆ تا چەند زانیاریت هەبوو لەسەر هوەرەکە و هەروە ئەو ماتریالانەی کە بەکارهێنیت یاخود ئەوە لە مەشکی خۆتا بوو کە تۆ چیت ئەبێت ئەتەوێت چۆن هەنگاو بنەی لەم هوەرەیە؟ خۆی هوەر بێ لە ناخی خۆتەوە بێ، حەزەکەش شەرەوەی، ینی لە حەز ئارزوویکە لە خۆتا دروستە بێت تۆ ئەیخەیتە سەوەرەخە. من سەرەتا ڕاستە بۆم گران بوو بەڵام بێ خۆ پرسیار بکەیت و وەربیتەوە لە شتەکان بۆی بزانیت چۆنەکرێت، وەربیتەوە لە شێوە و شکڵ و ئەو شتانە چۆنە بۆی بزانی چۆنەکرێت. سەرەتاکە ئەوە بوو، بەس ئەوەیە بێ هەوڵیشی لەگەڵا بی، ینی بزانی خەڵک چۆن ڕسمەکە چۆن وردەکارەکانی کێشێ. ئەوە باشە. سەرسامی کاری چه هوەرمەندێکی شێوەکاری کوردی یاخود جیهانیش بێ لە دەرەوە زیاتر متابعی کارەکانی کیەکەیت؟ بزیاتر بە گشتی سەیرەکەم، ئەو نییە کەسێکی دیاریکراوە ینی بڵێم حەزم لە ئەوەیە، بەڵام بە گشتی سەیریەکەم وتەوە. باشە. یەکەم جار بەچی دەستە پێ کرد؟ یەکەم جار بە مناڵی کە من ڕستمە کێشە حەزم لە سروش بوو، بەڵام دواتر بە ئینسان ینی بە پۆرترێتی دەمچاو. باشە. ئەو کارانێکی بینین هەمووی زیاتر گزارش دەکات لە ژن لە هەمان کاتە لەگەڵ مۆسیقایە تێکەڵاوت کردو کوتە تو یەکەم جار بە سروش دەست پێ کردو و لە هەمان کاتیشە چەند کارێکی تایە کە دەربارەی سروشدا. خۆت ئەم دووبارە هەڵبژاردووە یاخود کار لەسەر هەموو بوارەکانەکەیت؟ بەپێی ینی جەوی خۆم لە چی کاتێکا بمێ چی بگەێنم بە کەسی بەرامبەر ئەم ماوەی حەزم کردم ئەم مەجموعە وێنەی دروستکەم تایبەت بێ بە ئافرەت کە ینی بواری میوزیک و ئەم بابەتانی ئیهمال کردو، ینی هەستەکەم وایە بۆیە حەزم کرد بە وێنە و جوانیە دەربڕم ژن چەند جوان بێت لە تەنیشتە میوزیکی هەبێ ئالەتی هەبێەوە. باشە. ئایا ئەم کارێک کە دەستی پێ کردووە بۆ تا سەرچاوی بژێوی ژیانت یاخود ئەمە وەکو باسمان کردانە حەز و خولیە و هەر بۆ شێوەش ئەمێنێتەوە؟ بەڵێ تا ئێستا ئەوە نەبوو، ینی بێتە بۆ بژێوی ژیان ینی پشتی ببەستم. داوت لێکراوە کە تا بلایەن بۆ بکێشیت؟ بەڵێ زۆریش. لە بەرامبەرە داوای بڕەپارێکی کردووە یاخود زیاتر بەس خەڵک دیاری بەخشیت پۆرترێت داواکانی کارانێک کە لە بەردەستمانایە زۆربەی تایبەتم بە کەسایەتیەکان کەسایەتی کوردی بۆ نمونە مامۆستا شێرکۆ بێ کەسە و هەروە دوو کەسایەتی دیکە زیاتر ئەوانە داوا لێکرا زیاترە جۆرانە. باشە. لەگەڵەوەی کە سەرقاڵی هوەری شێوەکاری و هەروە شعری ژەنووسیت پێم وابێت لە پێش هوەری شێوەکاری دەستی کردو بە شعر نووسین. لە مەشی هەر زوو پێش ئەو ینی حەزم لەو بوو لە شعر زیاتر. باشە. شعر لای تۆ چێگەێنێت؟ دەربڕینی ناخی خۆت، ینی ئەوەی کە ناتوانانی بە دەری بڕێ ینی بە قسەکردن بە شتێک تر ئەتوانی بە شعر دەری بڕێت. ئەوەی کە لە ناخی چاوایە هەم لە ڕێگەی تابلۆکانی هەم لە ڕێگەی شارەکانی شێوە دەریێبڕێت. بەڵێ خۆم کەسێکم کە ینی ئەو کەم ناخی خۆم دەرەبڕم بۆوانە دەرێبڕم. زۆر باشە. باسە گوێویستی شارەوێ چاوەکانە خۆش. ئەو لە سنەوبەرە چێ گوێ بە هیچ وەرزێ نادا و هەر سەوز ئەبێ، لە سنەوبەرە چێ بەوەی پێیەکانی لە زەمین و پێکەنینی ڕۆگەشەکەی لە ئاسمانەخشێ، من دڵنیام
کە پیریش بوو هەر سنەوبەرە بێ بەڵام بەفر کەمێ سەر و ڕووی دادەپۆشێ. دەستەکانە خۆش دەست خۆش. زیاتر شاری کورد ئەنووسیت؟ زیاتر کورد ئەنووسم. شاری هایکۆش ئەنووسیت؟ تقریبا توانین بڵێ هایکۆ بەڵام هایکۆ ینی کورتە بەڵام هایکۆ شاری هایکۆ سێ دەڕە؟ بەڵێ سێ دەڕە و ئەبێ دیاری کراوە بێ بەڵام من بەپێ ناخی خۆمی نووسم ئەوە ینی بە قیاسات ناینووسم. باشە بە ئێستا گوێبیستی چەند شارێکی هایکۆ بینەوە شارە کورتانە چەندانێکم بخوێنی تۆ بەسەریەکەوە چاوەکانە خۆش. وەک ئاو بڕۆ بەڵام لە نیل بچۆ بگەڕێەوە باش نابمەوە وەک ئەوەی شەکرێک بم توا بێتمەوە جارێکی تر بە شەکر نابمەوە. ئێمە لەبێ ناو و ناونیشانەکانین کە مردین درەختێکیش نییە دان بە بوونمانە بنێت دان بە عیشقمانە بنێت. چاوەکانی چۆڕێک هەنگوینن ڕژاونەتە نێو دەریایەک شیرەوە. مانگ هەموو چاوت نا نیوەی تاکە چاوێکی بچووکی تۆیە. لە نێو قەرەباڵغی شاردا بەس بیری منی بوو لە بیرم کات. تۆ ئەو هیچ کەسەی کە هەر کات لێم ئەپرسن بیر لە کێ ئەەکەیتەوە ئەڵێم هیچ کەس. دەستەکانە خۆش دەست خۆش زۆر باشە. زیاتر شاری خۆشەویستی ئەنووسیت یاخود ئەمیش لە هەموو بوارەکان ئەتوانیت تا شار بنووسیت؟ زیاتر خۆشەویستی ئەنووسم بەڵام بوارەکانی تریشم هەیە بەڵام زیاتر خۆشەویستی. باشە تا ئێستا بیرە لەو کردوتەوە کە هەموو کارەکانت کۆ بکەیتەوە هەروە چاپیان بکەیت؟ بەڵێ لە پرۆڤایان بیکەم باشانەکەم. زۆر باشە. بەتەمایت چاپیان بکەیت کەسێکەیە کە هاوکاریت بکات؟ بەڵێ ینی بۆ ئەوەی کە هاوڕێی زۆر نزیکم هەیە کە ینی یارمەتی مای لە کۆکردنەوە کەشاو لە ئەوەی بزانم هەڵەوشتم هەموویم پێڵێن و بێ لەوەش کەسی تایبەت هەیە یارمەتی مای. زۆر باشە. بەرداوامی لە گفتوگەکانمان چاوەگیان بینەرانی ئازیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێکی کورد وەگەڕێنەوە. بەرزایەکانی سلێمانی بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان. بەتە خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوام دەبین دەگەڕمە بۆ لای میوانەکەم خات و چاوە بەرزنجی. خات و چاوە بەسمان لەو کرد کە تۆ سەقاڵی هەردوو هونەرەکەیت و هەروە لە هەردووکی ئەتوانی بڵێن خۆڵ بوویتەتەوە و بەتەمای هەنگاوی باشتریش بنیت. هەردووکیان تاوکەری یەکترین وەکو هونەر هەم شعر ئەویش ئیلهامە و هەروە هەمیش تابلۆکان کاوێش حەز و خولیایەکی تۆ و ئەوەی کە لە مشکی چاوا بێت لە ڕێگەی تابلۆکانیەوە یاخودەوەی لە ناخی تۆە بێت لەو ڕێگەی پەیامەکان تەگەێنی. قەت بووە کە کارێک بکەیت بۆ نمونە پارچەیەک هۆندراوە بنووسی شعرێ بنووسیت و دواتر ئیلهامی ئەوە بۆ بێت کە تابلۆیەکیشی لەگەڵا بکێشی؟ تا ئێستانی ئەوم نەکرەوە بەڵام بیرم لێ کردوەوە ینی شتێ بکەم شعرەکان ئەو فکرێکە لە شعرەکە بیکەم بە ڕسمیانی ئەوە بابەتێکی وابێ. باشە. واتە هەردووکیان تێگەڵ کێشکەی؟ بەڵێ هەرگیانی ناخی خۆمەتر تێگەڵیش. باشە. تا ئێستا بەشداری پێشەنگات کردووە؟ بەڵێ دوو پێشەنگای هاوبەش بەشداریم کردو تا ئێستا. هەردووکیان لە شاری سلێمانی؟ بەڵێ لە سلێمانی.
باشە بەژاریکردن لە پێشانگا بەتایبەت پێشانگای هاوبەش بۆ ئێوە کە ئەتوانێت بڵین ئەزمونێکی سەرەتاییتانەیە لە چاو هونەرمەندە شێوەکارەکانی کە ئەزمونێکی زۆر کۆن و باشیان هەیە بەشداریکردن لەو پێشانگا هاوبەشانە تا چەند ئێوە خۆتان ئیسفادەی لێەکەن زۆر باشە بۆ کەسێکە سەرەتا پێ زۆر باش بێ توانێت کەسانی ترە ناسێت و کارەکانی هەڵەسەنگێرێ زۆر باشە باشە بە بەردەوامی حەزەکەی بەشداری لە پێشانگای هاوبەشاکەیت ئەو دەرفەدانەتان چۆن بۆ ڕێک ئەخرێت من سەرەتا لە خۆم لە گروپێکی خۆبەخشیم وێنەکێشانی سەر دیوار لە ڕێگەی ئەو گروپەوە هەمومان نەئاکادیمین و هینەکەین یانی ڕاستمەکەین و سەر دیواریش ڕاستمەکەین لە ڕێگەی ئەو گروپەوە بەشداریمان کرد گروپەکەی خۆمان بە هاوبەشی کارمان کرد باشە لەکوێ زیاتر ئەوێنێ سەر دیوارەکێشن لە شوێنە گشتەکان زیاتر مەکتەب و ئەو قوتابخان ئەو شتان بەخۆبەخشی هەر لە سنووری شاری سلێمانی لە سنووری شاری سلێمانی باشە ئێستا گەر ئامادە بیپان خۆشە گوێبیستی پارچەیە شاریکە بین ئەمە شارێکە باسی کاتی ئێستاکە کە خەڵک بێڕەحمی ینی بێڕەحمی بەرامبەر ئاژەڵەکانەوانە پیا بووە و شارەکان هەم تێروتورەکان بەجێڵن هەمیش گەنجەکانمان مەدا سێواکەین باس شاری سلێمانی شارێک بۆ جێهێشتن خودایە یارمەتی چۆڵەوانیەکان بە ئەوان بەو لاشە گەورەیەوە بەرگەی ئەو هەموو تەنیاییە ناگرن خودایە ئاگات لە دڵی چۆلەکەکان بێ بەم جەستە بچووکەوە بەرگەی ئەو هەموو خەمی بێدانیە ناگرن خودایە بیری قوڵنگەکان ئەەکەم بیری لەقلەخەکانی شوباتەکەم خودایە ڕێی پەڕەسێلکەیەک ون نەکەی کە ئەچێ بۆ حەج و بۆ ماڵە قوڕینەکەی ئەگەڕێتەوە خودایە بە فلامینگۆیەکم نەکەی لەسەر ئاسمانی نەجەف هەڵفڕم و بۆ وچانێ لەوێ بنیشمەوە خودایە بەم زستانە ئەبێت چی ئازارێکی هەبێ ئەو دارەی باڵی شکا دوێنێ لە سلێمانی ڕێک خودایە ڕێک نیشانی ئەو سەگە بدە کە بە لەنجە ئەڕۆی و پێیەکی نەبوو داینێ کڕێوە بەسەری داهات و کەسێ دەرگای بۆ نووزەی نەکردەوە خودایە ئاگات لەو خەونانەمان بێ لە نێو ئیجەدا لێمان نقم بوو خودایە دەنگت بێ ئەو نزایانە بۆ کوێ ئەچن کەون بوون و لە فەزای ئەم بێوەڵامیەدا خودایە تکا ئەەکەم ئەم خەمانەمان لێ حەرام کە سەرخۆشمانەکەن هەر هیچ نەبێ ئەو ئەستێرانەمان لێ مەکوژێنەوە دەمە و ئێوارانێکی خەمین هەر بۆ سعوبەت بۆ بزەیەک چاویان لێدا داگرتین ئیلاهی خۆ دەزانی مناڵ ئاسا بۆ دڵخۆشیەکی بچووک گاگۆڵکەیەکەین مە لێرەدا باسی فلامینگۆکەم بۆ کردووە ئەو فلامینگۆیان کە هاتنە ئەو شوێنە نەجەف ئەوە بوو فرۆشتیان جا فلامینگۆ زۆر باڵندەیەکی تایبەتە کەچی هاتن بۆ نیشت خۆش شارێکی زۆر جوان بوو و هەروە پەیامێکی زۆر قوڵیشی تا بوو بە بەردەوامی خات و چاوە شار ئەنووسی یاخۆدەوە تا بێت ڕووداوێک بێت یاخۆت شتێک ڕووبات لە کۆمەڵگەی ئەو کاتە ئەوە کار لە تو ئەکات کە شاعر بنووسیت شار خۆی شتێکە لە ناخی خۆتەوەیێت و ئیلهامێک یانوەکو ئیلهامێکە بۆیێت بەڵام شتیشکاری بۆ هەیەانی تۆ شتێ ڕۆیە لە شارەکەیان بەسەر کەسەکانتە ئەوەش بۆی هەیە باشە لە نێوان شار و هونەری شێوەکاریە کامیان لای چاوە زۆر خۆشەویستە کامیانە لەو زۆرە دیچیان ناتوان جاکەمەوە بەڵام تۆتی پێش هونەری شێوەکاری ئەوەیە شار زیاتر هەستی خۆتە زیاتر بەڵام ئەوە بەپێی دەربڕنی خۆتە نوعێکترە زۆرێکتر بەڵام هیچیان جیان ناکەم ناتوان هیچیان جیانەکەیتە زۆر باشە من هیوادارم بەردەوام بیت لە هەردووکیانەک و خاتوونێکی چالاک کە هەنگاوی زیاترەنێت و هەروە هەوڵیشتی زیاترەیت پێش پرۆگرام کە گفتوگۆمان کرد باست لەوە کرد کە حەزت لە میوزیکیشە حەزەکەی فێری ئامێرێک لە ئامێرەکانی مۆسیقا بیت پێم خۆشە باسی و حەز و خولای خۆشتم بۆ بکەی بەڵێ من زۆرم حەز لە تار و سێتارەمێ ینی لە دەورام خۆم فێری سێتارەکەم باشە لە خولی تو هەوڵی بۆی کە فێر بیت
تار و سێتەر ئامێرە ئەو دوانە چکە زۆر ینی هەستەکەم زۆر نزیکن لە خۆم و زۆر ئارامم و پێیان خۆشە کەسێکی زۆر من و لەسەر خۆی هەستەکەم لەگەڵ خۆتا زۆر ئەگۆنجێت بۆ ئارام بگاتەوە زیاتر ئارامە بیتەوە دەستەکانە خۆش وەکو تابلۆکانش بە بەرداوامی تابلۆ کێشی لە ماڵەوە بە بەرداوامی نییە پێی بێتاقەتم یان شتێک ئەمە ڕستمی کێشم ئارام تابلۆیەک بە چەند سعات یاخود چەند ڕۆژی پێچێت تا تەواوی بکەیت یاخود لەسەری دابڕێت و دواتر بگەڕێتەوە سەری یاخودەوە تا بە یەک جار تاوێکێ خۆی تابلۆ تا بتوانی لە کاتی ینی متەتەوالی بێ ئەم بدوایە کابن ینی شوازی لێ نێنی دوای دەست پێکەیتەوە چکە دەستی تۆ ئەگۆڕێ ئێستا لێرە ڕستمێ بکە دوای چەند ڕۆژتر بەجێ بێڵە و بێرەوە سەری هینی ینی دەستە گۆڕێ شازی ڕسم کردن و ئانەوە گۆڕێ لەبەرەوە من ئێستا بەزە کە ڕسمەکەم تقریبەن ئەسام ڕسمانە هیچی لە 4 ڕۆژ کەمتری پێ نەچووە بەمانەشەوە بە هەمویانەوە زۆر باش هەموو کارەکانشە بە خەباری جیاوازە هەتا تەنها لای خەبارێ خۆی نەبینیوەتەوە خێزانەکە تا چەند پاڵپشتن لە تایبەتی دایکم زۆر سپاسێکم لێرەوە زۆر پاڵپشت سڵاو ڕێزمان یادارم هەموو خێزانەکە ناو پاڵپشتی کچەکانیان بکەن کە ماشەڵات چاوە ئەو هەموو بەهرەی تێدایە و هەنگاوی زیاتری ژەنە ئینشەڵڵا زۆر باشە ئێستاش پێمان خۆشە گوێبیستی پاشە شارێکی کەبێ شارێک بۆ دایکم نووسیوە ئەمە بخوێنمەوە ئەمان پێشکەشە بە دایکت ئەمە دوو بابەت ینی تقریبا دوو بابەت یاخیبوون و بۆ دایکیشم نووسیوە دایکە حەوا و سێوەکانی لە زەمینن ئەمجار بە وەسوەسەنا ئەمجار عن القەست سێوێک دەبات و ئەینێرن بۆ بەهەشت هەر لەوێ بە سێوێکی دەستی حەوا هەموو ئەهلی بەهەشت تێر ئەبن لێرە باسی ڕەحمی دایکمەکەم ڕەحم و سۆزی دایک چۆنە و ئەو یاخیبوونە ینی یاخیبوونی ژن بەوەی بە وەسوەسەیەکەوە لە بەهەشت دەرکراوە ئێستا بە سێوێکی دەستی حەوا هەموو ئەهلی بەهەشت تێرە بێ هیوادارم خوا دایکت لێنە سەنەت و تامان درێژ بێن و بۆ یەکتری بمێنن چاوەگیان هەنگاوت بۆ ئایندە چیە پلانی تۆ چییە؟ ئەمە ڕسمی شێوازی جیاوازتر داخیکەمەوە ڕسمی جیاوازتر بکەم و بتوانم کتێبێکیش بکەم شارەکانی تاکۆ بکەم ئینشەڵڵا ئێمەش هیوادارین بە هەموو خەونەکانی خۆت بکەیت و هەروە ڕێگەت کراوە بێت دەسەکانە خۆش دووبارە بەخێر بێت زۆر سپاس بینەرانی ئازیز و خۆشەویست دەچینە لای راپۆرتێک کە لە ئێوارە کۆڕێکدا کتێبخانەی گشتی کۆیە مەراسیمێکیان ڕێکخستە بوو بۆ ناساندن و کردنە دیاری کتێبی شەید شێخ حسێن بەرزنجی کە ئاوازدانەری سرودی عێراقی بە کە مەراسیمەکە لەلایەن نووسەر و ڕۆژنامەنووس محەممەد ساڵح بەرزنجیەوە بەڕێوەچوو. سالاکی ئەمڕۆمان کە دووەمین سالاکی ساڵی نوێیە لەو ساڵی نوێدا بریتی بوو لە کۆڕی لە مەراسیمی ناساندن و کردنە دیاری کتێبی شێخ حسێن بەرزنجی ئاوازدانەری سرودی عێراقی کە لە نووسینی ڕۆژنامەنووس و نووسەر مامۆستا محەممەد ساڵح بەرزنجی بوو. ئەمڕۆ لە شارە جوانەکەی کۆیە مەراسیمی بڵاوکردنەوەی کتێبێکم لەسەر ئاوازدانەری سرودی عێراقی کە شێخ حسێن بەرزنجی بوو لەلایەن کتێبخانەی گشتی کۆیەوە بە سپاسەوە پێشکەشکرا. ڕێزی زۆرم بۆ کاکە ئارام کە هەڵسا و داوای لێکردین بۆ پێشکەشکردنی ئەم کۆڕە. بەڕاستی زۆر سوودمەند بووم لە بۆچوونەکانی کاکە ڕەهبەر و مامۆستا جەلیل
جەلیل و مامۆسا عەبدوڵڵا زەنگەنە و مامۆسایانی تر کە بەشداریان کرد. خۆشەویستان ئێمە پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەشکرا هیوادارم تای پرۆگرامەکە بەدڵی ئەو بێتە تاکو سبەینە هاوکارانەوە پرۆگرامێکی نوێیان لەگەڵتانە بن ێوارێکی خۆش بۆ کشلایەکتان خواتان لەگەڵ.